خانەقا کەلیمەی فارسیە. خانەقا کەلیمەی فارسی ینی جێی فەقیران جێی منجە الفقەرا. فقەراش خۆ شەرت نییە ئەو کەسەبی کە نانی نییە بخوا. عێراقیش پێوە کۆتایی بە دەوڵەتی عوسمانی هات ئەو مزگەفتە لە 200 ساڵ زیاترە. هیچ بنا نەبوو ئەو مزگەفتە هەبوو لەگە ئەوەی ئێرانەوە ڕەچە خوارێ. هیچ مزگەفتێک تر نەبووە. مێژووی تێدا قەبری تێدا 200 ساڵ پێش ئێستا 400 ساڵ پێش ئێستا. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە.